زەمەنی نەمری سوات چاکێکی هونەر لە ڕوانگەی چاوی هەمووانەوە بە بێدەنگی دەدوێت. ئەم ناونیشانە ناونیشانی بابەتێکە لە ڕۆژنامەی هەولێر بڵاوکراوەتەوە کە هی نووسەر و هونەرمەند هاوڕێی عەزیزمان ئازاد پێنجۆنیە کە نووسیوێتی سەبارەت بە کۆچی دوایی هونەرمەند و میدیاکار ئاسۆی عومەر سوارە خوای لێخۆش بێ. بەندە ئاکۆشارۆشی ئەم بابەتتان بۆ دەخوێنێتەوە. ئەو زەمانەی کە بەتەنها بە جوانیەکانی ڕۆح ئاشنایە، لە هەنگاوی ئارامی و سوات چاکەوە ڕۆحەکان بە چاوی کامەراکان ئاشنا دەکات. بە بێدەنگی و جوڵە نایابەکانی ئارام ئارام دەچووە بەردەم یەکەم دیداری نواندن و لە یەکەم دایەلۆگی ژیانی ئارامی بە چاوەکان دەبەخشی. چەندە نایاب بوو هەمووان بەر لە خۆرهەڵاتن بە دیداری هونەرمەندێکی ناوازە و جیاوازی هەموو سەردەمەکان ئاشنا دەبوون. جەنابیان لەنێو ئەو بەیانیەدا و ئاوێتەی ئەو زەمەنە نەمری کە بەخۆی و هەمووانی بەخشی بوو، لە تەک نەرمە بارانەکانی ژیان دۆستیدا ڕێی دەکرد و بە هزری پاکی و خەیاڵ و ئەندێشەی فراوانی تێکە و بە هونەری نواندن دەکرد. هەر خۆیان بوون لەنێو ئەو جوڵە دەگمەنانەی نێو دراماکانی ژیاندا ژیانێکی ئارامی بۆ کۆمەڵگە نمایش دەکرد. نمایشێک کە تەواوی دیدەکانی ئاشنا دەکرد بە هونەری ژیان. ئەم پیاوە هیواوەتەکانی لە تەواوی شاردا ببووە سمبول. ئەو لە زەمانێکدا کە پێویست بوو توانی یەکێک لە بەرنامە دەگمەن و جوانەکانی کەوێنەکانی دوێنێ و ئەمڕۆ و هەموو زەمانەکان گرێ بدات و بیانکاتە وێنەگەلێکی بە حەقیقەت کراوی مێژوو. تا دوجاریش خۆی لەو حەقیقەتەدا نەبڕا و دواوێنەی ئەو لە دیدی هەمووانەوە بووە مێژوویەکی نەمر لە دوێنێ و ئەمڕۆ و ئایندەی شارەکەمان هەر ئەو بوو بە خامەی بوو بە خامەی ڕۆحی ناوازەی سلێمانی نووسیەوە و ئەو هاتوو هونەری لەسەر لاپەڕەی دڵی هەمووان نەخشان. شاری جوانتر کرد. ئەو هاتوو ئیتر ناڕوات بۆ هیچ جێگایەک، بە تەنها و تەنها لە دڵی ئێمەدایە. ئەوە تا گۆیژەی سلێمانی و سالم و بەردەرکی سەرا و چایخانەی شەعب و سینەما و تەلەڤیزیۆنەکان یادی دەکەن و بۆ ساتێکیش ناتوانن لێی غافڵ ببن. هەر خۆی بووە شوناسی دواوێنە بە تابلۆکراوەکانی کەسانی بە ئەمەک و ناوبانگ و مێژووی ئەم شارە. ئەو ئاسۆ بوو ئاسۆی عومەر سوارە. ئەو ئاسۆ بوو بۆ بینینی وردەبارانی پشت پەلکە زێڕینەکان. ئەو وشیار بوو لە بەئاگابوون بۆ ڕێڕەوی هونەری ڕەسەن. وشیار بوو لە بەدەستهێنانی شنەبای ئارامی و سوار چاک بوو لە نەمانی باهۆز و ڕەشەبا و گەردەلوول. سوار چاک بوو کە وەک سوار چاکێکی کارامە و لێهاتوو لە هەموو بوارە ئەدەبی و هونەریەکان لە پێشەوە بوو. ئەو لە دیدی گەلاوێژەوە هەمیشە بە ڕۆح وێنای خۆری ئازادی ژیانی بەرجەستە کرد. هەموو هەنگاوێکی ئەو چەندەها بوێرانەی ئەو بوو کە هەمووان پێمان خۆش بوو لێوەی فێر ببین. ئاخ زەمن، ئاخ مەرگ، چ ناحەقیەکە دەرحەق بە ئێمە. ئاخر کێ دەتوانێت وەک ئەم سوار چاک و بێگەرد بێت بۆ هونەر
بۆ نواندن دوجاریش بۆ دنیای ئەدەب. ئاخ سینەما، سینەمای دی کێ دەتوانێت لە سینەیدا وشەی پیرۆزیت لەسەر سینەی بنەخشێنێ و لە تۆ فێری نواندن ببێت؟ ئاخر کێ دەتوانێت لە چاوی کامێراکانەوە وێنەی دەگمەن تۆمار بکات و جوڵەی سەرنج ڕاکێشت بۆ بکاتە دیاری و سەربەزت بکا بۆ هەمیشە. هاوڕێ ئەم زەمەنە زەمەنی تۆیە و هەڵگری گشت زەمەنە نەمریەکانە. هاوڕێ سینەما کە لە لای تۆ نازدار بوو دڵنیا بە ئێستا بێنازە. هاوڕێ سینەما کە لە لای تۆ نازدار بوو دڵنیا بە ئێستا بێنازە. هاوڕێ چاوی کامێراکان تەڕتەڕ دێوانە بوون بە جوڵەکانت، حوسەڵەیان نەماوە لەکوێیت ئەسیرینەکانیان بسڕیتەوە. ئەی نازانی لە دوای تۆ بەشی سینەما کەلێنێکی گەورە و خەمێکی قورس لە ئامێزیدایە. ئاخر پێم ناڵێ ئیدی بۆ نایت، ئیدی سەردانمان ناکەی توخواوە جاران. وەرە و بە زەردەخەنە سیحراویەکەت دەمە و بەیانیە و بە ئارامی بەسەر پێکلیکانەکانە سەرکەوە و سڵاوێکی هونەری لە هاوڕێکانت بکە. چەندین نوکتەی نەبیسراومان بە زمانی پاراوت بۆ بجێڕەوە. دڵنیا بەنێیت دەرگا داخرا و دڵەکان لە ماتەمینی بەردەوامی زەمەندا و سینەما مانشێتی بێکەسی و دەرەتانی بۆ خۆی دەکاتە دواوێزگەی خەم. بەڵێ دواوێزگەی خەم. کاکە ئاسۆیجان هونەرمەندە ئازیزەکە، سەرنج بدە تۆ لە ژانی گەلدا هیواد بەخشی بە ئەندێشەمان. کەچی بە کۆچت ژانت کردە دڵی هەمووان. چەند بە جوانی وەکو پیاوێکی وشیار لە نێو ئەو گەردەلوولی ژیانەدا وەک پێشمەرگەیەک بەرگریت لە نیشتیمانەکەت دەکرد و بە نوانەکەت هەمووانت فێری نیشتیمان پەروەری کرد. توخوا سەرنج بدە تەواوی هاوڕێکانت، کتێبەکانت، وێنەکانی بە تۆمارکراوی مێژوو هاتوون بۆ لای تۆ تا پێمان بڵێ ژیان هیچ نییە جگە لە ئاکاری جوان. ژیان هیچ نییە جگە لە ئاکاری جوان و هونەروان و قوربانیدان بۆ جوانیەکان. دڵنیا بە ژیانت بۆ خۆت کردە حەقیقەت، مەرگت کردە نەمریت. هاوڕێجان کەوایە هەستە و خۆت ئامادە بکە، ئێستا کاتی نمایشەکەیە، سەیری ئەم شانۆگەریە بکە کە لە قەدەر و جوانی تۆ خوڵقاوە. ئاخر ئێمە هەرگیز ناڵێین ماڵ ئاوە، چونکە تۆ بۆ هەمیشە لە ماڵی دڵماندا لە نمایشەکانت بەردەوامی. بۆیە تکایە ئاوڕێک بەلای ڕاستدا بدەرەوە و چاوەکانت بابەرەوە ئاسمان بن. دەمانەوێت لە چاوی دڵمانەوە دوایەنەی بانبوونکراوی هەرگیز نەمریت وەک تابلۆیەکی ئەبەدی بە سینەمادا هەڵبواسین. بەڵکو لەو ڕۆشنایی ئەو وێنە دەگمەنێتەوە ئێمەش وەک تۆ ڕێگای هونەری ڕاستەقینە بدۆزینەوە تا ئەوەی وەک تۆ بە جوانی بژین و هەر بە جوانیش بمرین و هەر بە جوانیش نەمر ببین.